لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی بە هاوکاری هێزەکانی ئاسایش بۆ ڕێگری لە سەربڕینی ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵانی سلێمانی ئەو کەپرانەیان ڕوخاند کە بۆ سەربڕینی ئاژەڵ ئامادەکرابوون و بەشێک لە قەسابەکانیش دەستگیر کران کە لەوێ ئاژەڵیان سەربڕیوە. ئاژەڵدار و قەسابەکان دەڵێن با حکومەت یا شوێنەکەیان دابخات یان ڕێوشوێنێکی باشتریان بۆ فراهم بکات، چونکە ئەو شوێنە بژێوی ئەوان و خێزانەکانیانی لەسەرە. وڵی ناڕازیەکەی ئێمە سیەڵە پەتای خوێنبەربوونێ یەک جابێ بەیانەکە داخەوتەوە و باب خەڵکی سەرقاڵ نەگا بەخۆیوە. ئەمە شتێکیان میلەتە داماوە بەخۆیوە سەرقاڵەگا و بە دوای فانێ فەقیر و فقور و وەژارە ئیش و کەسابەتەکان لێ تێکەدەن یەک جان نەخۆشی دایخەوتەوە و پێویستی بەم بەزمە ناکە. بەس دیارە شتەکە نییە شتێکە میلەتەکە تۆزێ مەغژوڵەکەن و تاوەرەوەی و تاو ئەینە هەبێت یەک جات دایخەوتەوە. ئەگەر حکومە دیارێم باوکی میلەتە شوێنێکمان بۆ دیاریکە ویڵێم فەقیرەش ئیشێکی تیاکە ئەمانە لەبەر گیفانی خۆیان وا لە ئێماکەن ئەم حکومەتە بووی ڕوخێنی کاکە شتێکی نادەن دروستە بڕۆ بەسەر یا فەحسێ کرد ناتەرەزوو کابرا بگرە قەسا بگرە مشتری گرە بەس کاتر تەندروست و بۆ واکەی ئەگەر باوکی میلەتە حکومەت شوێنێکمان بۆ دیاری. بەپێی بڕیاری دادوەر هەر کەسێک لە مەیدانی ئاژەڵان ئاژەڵ سەر ببڕێت دەستگیر دەکرێت و سزا دەدرێت. هەوڵەکان بۆ ڕێگریە لە بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت ئەوەی ئەوان دەیبینن شەرع و یاساش ڕێی پێ نادات. تکامان لێ وەڵڵاهی خۆشەمەی پێ ناخۆشە وەڵڵاهی ئەوەی کە ئەو سەربڕینە ناکات لەم شوێنانە بەم شوێناتەن دروستە وەڵڵاهی خێری ناگات. تکا لە هاوڵاتیانەکەم تکایان لێکم فەرمانی دەستگیرکردنی سەرجەمیان پێ لەسەر فەرمانی بەڕێزا دوورێکی لە کۆڵنەوەی سلێمانی هەچ کەسێ سەربڕینگا لە سەرجادە دەستگیرەکرێ ئەوەی کە هەم دەست بەسەر ئاژەڵەکە شاگیری هەمووی کە کڕین و فرۆشتنەکەشی پێکە سێ شوێنمان ئامادە کردووە وەکو حکومەت سێ شوێنمان ئامادە کردەوە بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵی نەک سەربڕین. تکاتان لێکم قەسابخانە هەیە مامەسایانی لێ هەموو سروتە ئاینیەکان لە قەسابخانەیە بەجێگرێ بۆ قوربانی بۆ خێر تکام لێ ئەمە نەخێرە نە قوربانیە نە سەدەقەی وەڵڵاهی لە کارەسا زیاتر میجیکە نییە. سەربڕینی ئاژەڵ نەبێت ڕێگە دراوە بە کڕین و فرۆشتنی ئاژەڵ لەو مەیدانە و چەند شوێنێکی دیکەی ناوشار تا هاوڵاتیان بتوانن ئاژەڵ بۆ سونەتی قوربانی بکڕن. تا ئێستا هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون لە سلێمانی تۆمار نەکراوە. لیژنەکان دەڵێن ئەم هەوڵانە بۆ ڕێگریە و بۆ خۆپارێزیە لە تای خوێنبەربوون. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.